ماوەی چەند ساڵێکە بە شێوەیەکی بەرچاو کۆمپانیاکانی بەرهەمهێنانی ئاوی دەبە و جام لە هەرێمی کوردستان زیادیان کردووە. بەڵام لەو دوایانەدا لیژنەکانی قایمقامێتی سلێمانی هۆشداریان داوە لەوەی ئەگەر لە بەردەمی مارکێتەکان ڕاستەوخۆتیشی خۆربەر دەبەکان بکەوێت مەترسی گەورە بۆ سەر تەندروستی هەوڵاتیان دروست دەکات. هاوکات هۆکارێکن بۆ توشبوون بە نەخۆشی شێرپەنجە. لیژنەکانی قایمقامێتی سلێمانی لیژنەیەکیان بۆ ئەم مەبەستە پێکهێناوە و بڕیارە هەفتەی ئایندا دەرەنجامی راپۆرتەکە ڕابگەیەندرێت. ئەم جۆرەش لە پەرداخی ئاو پێدەچێت بۆ هەمیشە قەدەغە بکرێت چونکە گومان دەکرێت مادەیەکی زیان بەخش لە پێکاتەی پەرداخەکاندا هەبێت. لە دوای بەدواداچوونی ساڵێکی زیاتری ئەو لیژنەی ئێمە ئەم کۆبوونەوەی لێبەرەم هات و لەم کۆبوونەوە گەیشتینە ئەم دەرەنجامانی خوارەوە. یەکەم دروستکردنی لیژنەیەکی زانستی لە تەندروستی لە کوالیتی کۆنتڕۆڵ لە ژینگە زایدەن ئەو کۆمپانیانی کە لە بواری کوالیتی کۆنتڕۆڵە کارەکان و زایدەن نوێنەری کارگەکانی بەرهەمهێنانی ئاو لە شاری سلێمانیە بۆ ئەوەی راپۆرتێکی زانستی تەواومان بنێ لەسەر ئەو مەوادە پلاستیکیەی بە تایبەتی لە ئاوی پەرداخەکانە و دڵنیایی تەواومان بنێ کە ئەو مەوادە پلاستیکیە لە ڕووی ستاندارد و کوالیتیەوە هیچ کێشەیەکی نییە و هیچ کاریگەریەکی لەسەر تەندروستیمان دروست ناکات. قایمقامی سلێمانی دەڵێت ئەم کۆبوونەوەی ئەمڕۆ لە قایمقامێتی سلێمانی ئەنجامدرا دەرەنجامی بەدواداچوونی یەک ساڵی لیژنەکانیانە لەسەر کوالیتی ئاو دەبەی ئاو و پەرداخی ئاو. جارێکی دیکەش لیژنەیەکیان پێکهێنا بۆ ئامادەکردنی راپۆرتێکی زانستی لەسەر کوالیتی دەبەکانی ئاو. خاوەن یەکێک لە کارگەکانی ئاو دەڵێت ڕاستە پەرداخی ئاوەکان لە ڕووی تەندروستیەوە زیان بەخشن بەڵام خۆ دەبێت جێگرەوەی دیاری بکرێت. لە کۆبوونەوەکەشیان لەگەڵ قایمقام ئەم جۆرە لە پەرداخی ئاویان ڕەت کردوتەوە. پەرداخەکان نەوە ئامادەیەکی تایە زەرمەندە بۆ تەندروستی مرۆڤ بەڵام بۆ ڕێژێژ نییە لە هەموو عالەمە لە هەموو شتێ ستاندەر هەیە. باشە گەر قەینا ئێوە ئاوەکە ڕەفسکەن ئەو ماسیانەی کە لە ئێرانەوەیە ئەو شیرەمەنەیە کە لە وڵاتانی کۆیە ئەوانە هەمووی تەندروستیەکی زۆر خراپیتە ئاو زۆر زەرزر خۆرە ئاوەکە دایمە ئێمە پشکنینی بۆکەین شیاو بۆ خواردنەوەی مرۆڤ کە شیاوبێتتر بۆ تۆ بیتە هۆیەوەی کە ئەوە نەخۆمەوە من ئای بەلو ئەف خۆمەوە هەمی کلسە کە گورچینم ڕابۆسێ بەدیلەکە چییە؟ بەدیلەکە خۆیمە بەدی لێدانێن منەڵم ئاو مەخۆ نان مەخۆ ئەو مەخۆ ئەی چی بخۆی؟ خۆ بێ بەدیلەکە بۆ دانێم ئەڵم فیتامینات خۆ فیتامینات خۆم قابلە بە چلۆ بیکڕم بیخۆم ئەو بەدیل نییە وانە ئەبێ بەدیلێ بێکەوە حل بکرێ بۆ خەڵک. ئەم لە قایمقامی ئەمڕۆ باسییان کوتیان بە هیچ شێوەیەک نابێ ئاوی پەرداخ بمێنە. باسی ئاوی پەرداخیان کرد زۆر لەگەڵەوەی کاوا کەوەڵە لە ستاندەر نەچووە باش ئاوی پەرداخ نەمێنێ بەدیلەکەی چییە؟ پێشتر لیژنەکانی قایمقامێتی سلێمانی بەکارهێنانی نایلۆنیان لە دوکانەکان قەدەغە کرد و زەرفی کاغەزیان پێشنیار کرد بەڵام وەکو پێویست دوکاندارەکان ئەم بڕیارە جێبەجێ ناکەن. ئێستاش دیار نییە بڕیاری قەدەغەکردنی پەرداخی ئاو دەربکرێت تا چەند جێبەجێ دەکرێت. ڕامێر عوسمان، کەناڵی پەیام، سلێمانی.